لە سەرەتای دروستبوونی مرۆڤایەتیەوە مرۆڤەکان بەردەوام لە هەوڵی ئەوەدا بوون کە پێش بکەون و لەگەڵ هاتنی شارستانیەتەکاندا بێگومان هەوڵەکان بۆ داهێنانکاری زیاتر بوون لە هەموو بوارەکانی ژیاندا. بۆ نمونە لە ڕووی بیناکاری و تەلارسازیەوە مرۆڤایەتی گەلێ پێشکەوتنی بەخۆیەوە بینیوە لەگەڵ کورتزێت بن بۆ ئاشنابوون بە بەشێک لە بەشەکانی ئەندازیاری کیمیایی. ئەو بەشەی کە مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ ساڵانی کۆتایی 1800ەکان. زۆربەی نووسەر و شارەزایانی ئەو بوارە هاوڕان لەسەرەوەی کە جۆرج ئی دەیڤس بە دامەزرێنەری چەمک و بنچینەکانی ئەندازیاری کیمیایی دادەنرێت، بە تایبەتیش چەمکی یونت ئۆپەرەیشن کە بنچینەیەکی گرنگی بوارەکەیە. جۆرج ئی دەیڤس لە ساڵی 1887 لە قوتابخانەی تەکنیکی مانچستەر کۆمەڵێک دەرسی وتەوە کە بە سەرەتای خوێندنی ئەندازیاری کیمیایی دادەنرێت و لە ساڵی 1904 کتێبێکی بڵاو کردەوە بە ناوی کتێبی ئەندازیاری کیمیایی. لە ئەمریکاشدا لوئیس ئێم نۆرتن لە ساڵی 1888 لە پەیمانگەی تەکنۆلۆژی ماساچوسێتس بەشی ئەندازیاری کیمیایی ناساند و بوو بە بەشێکی سەربەخۆی پەیمانگاکە. ئەندازیاری کیمیایی یەکێکە لە بەشە ناوازەکانی ئەندازیاری لە جیهاندا کە لە ئێستادا گرنگێکی زۆری پێدەدرێت. ئەم بەشە هەڵدەسێت بە دروستکردنی بەرهەمی کیمیایی جۆراوجۆر لە ڕێگەی چەند پرۆسەیەکی کیمیاییەوە. ئەم بەشە بنچینەکانی کیمیا و فیزیا و زیندەزانی و بیرکاری بەکاردەهێنێت بۆ دروستکردنی بەرهەمی وەک سوتەمانی و خواردن و دەرمان و پەینی کیمیایی و جوول و بەرگ و چەندین شتی تر. ئەندازیارانی کیمیایی بۆ ئەوی لەم بوارە پیشەسازیانەدا سەرکەوتن بەدەستبێنن پێویستیان بە تێگەیشتێکی باش هەیە لە بوارەکانی زانست و بیرکاریدا، بە تایبەتیش کیمیا، بۆ ئەوەی لە کاتی ئیشکردندا بە سەلامەتی چارەسەری کێشە تەکنیکیان بکەن کە ڕووبەڕوویان دەبنەوە. بۆ ئەوەی ئەندازیارانی کیمیایی لە سەرانسەری جیهاندا ئاگایان لە یەکتر بێت و ئاڵوگۆڕی زانیاریەکانیان بکەن، بۆ ئەم بەبەستەش چەندین کۆمەڵگایان داناوە، بەڵام گرنگترین کۆمەڵگایان بریتیە لە پەیمانگای ئەمریکی ئەندازیارانی کیمیایی کە ناسراوە بە AICHE کە 160,000 ئەندامی هەیە لە 110 وڵاتی جیهاندا. ئەندازیارانی کیمیایی بە نزیکەیی دەتوانن لە هەموو بوارەکانی پیشەسازیدا ئیش بکەن و هەری گەورەیان لە بەردەمدا هەیە، واتە بوارێکی سنووردار نییە. هەندێک لەو بوارانەی کە دەتوانن ئیشی تێدا بکەن پیشەسازی نەوت و گازی سروشتی، ئەمەش لە ڕێگەی جیاکردنەوەی مادە ناپێویستەکانی وەک گۆگرد و ئۆکسجین و هایدرۆکاربۆنە قورسەکانی ناوی کە کوالیتی نەوت تێک دەدەن. دواتر لە ڕێگەی ئەم پاڵاوتنەوە بەرهەمی وەک سوتەمەنی و غاز و نەوتی ماڵان و چەند بەرهەمێکی تری سوودبەخش وەدەستێت. پیشەسازی پلاستیک کە بەرفراوانترین مادەی دروستکردنە لە جیهاندا. یەکەی پێکەنانی پلاستیک بریتیە لە مۆنۆمەر، بە نمونەوەک ئەثیلین و پرۆپیلین کە دەبنە هۆی دروستبوونی دوو جۆری پلاستیک، ئەوانیش پۆلی ئەثیلین و پۆلی پرۆپیلین کە ئەم دوانش دەکرێت چەندین شێوەی جیاوازی پلاستیکیان لێ دروست بکرێت لە ڕووی شێوە و چۆڕی و بەهێزیەوە. پاڵاوتن و خاوێنکردنەوەی ئاو. ئەندازیارانی کیمیایی ڕۆڵێکی گرنگیان هەیە لە خاوێنکردنەوەی ئاوی پیسبوو لەسەر چاوە جیاوازەکانەوە کە بە ڕێگەی چەند پرۆسەیەکی کیمیایی بەکتریا و مادە زیانبەخشەکان لا دەبرێن و ئاوێکی پاک بۆ خواردنەوە بەردەست دەبێت. و هەروەها دەتوانن لە بواری ژینگەدا ئیش بکەن لە ڕێگەی پەرەدان بە ڕێگا و تەکنۆلۆژیای سەردەم بۆ چارەسەری کێشەی وەک پیسبوونی هەوا و خاک و کەمکردنەوەی مادە ژەهراویەکان کە داخڵ بە بەرگە هەوای زەوی دەبن. لەوانەیە بپرسن چۆن، با بە نمونەیەک ڕوونی بکەمەوە. ئەو لولەکە درێژانەی دەیبینن دووکەڵێکی زۆری لێدێتە دەرەوە. یارمەتی دەرێکی زۆر باشە بۆ پیسبوونی هەوا لە ڕێگەی کردنەدەرەوەی یەکۆکسیدی کاربۆن و دوانۆکسیدی گۆگرد و تەپوتۆزێکی زۆر. بەڵام سپاس بۆ بەرەو پێشچوونە زانستیەکان ئەم کێشەیە تا ڕادەیەک چارەسەر بووە لە ڕێگەی داهێنان و دروستکردنی بەشێک کە پێی دەوترێت ESP Electrostatic Precipitator Component کە دەتوانێت بە چوستێکی زۆر ببێتە یارمەتیدەری کەمبوونەوەی پیسبوونی هەوا. سپاس بۆ سیرکردن. ئەگەر ڤیدیۆکەت بەدڵ بوو ئەوە لایک بکە و سەبسکرایبی کەناڵەکەمان بکە. ئەگەر ڕخنە و پێشنیارێک هەیە ئەوە لە کۆمنت بینووسە، بەدڵنیاییەوە دەتوانین بۆ ڤیدیۆکانی دواتر سوودی لێوەربگرین.